کتێبی بیرکاری گروندڤوکس لاپەڕا 62 پرسیاری 10 و پرسیاری 11. پرسیاری 10 و پرسیاری 11 ئەوەی ڕاستی بی نەنووسرایە کە زۆر کەس ڕەنگە لە بیریان بچیت تەمەشای وێنەکەی بکەن، چونکە نیوەی زانیاریەکان لەژێر وێنەکەی هەیە، کاتە بە تەواوی دەبی ئەو وێنەی بخینینەوە هەتا بتوانین پرسیارەکەی چاکەین. بەجارێ پرسیاری دە بخینینەوە. پرسیاری دە باسی ڤالڕۆس هونور واتە ئەسپیان هەسپی دەریا، هەندێک زانیاری دەربارەی هەسپی دەریا کە تەمەنیان 4 ساڵە دەتوانن بێچوویان ببی فۆدا. هەر 3 ساڵ جارێک بێچوەچی دەتوانن، بێچوەچیان دەبی هەر 3 ساڵ جارێک. ئەوجە پرسیار یەکەم تێکنە ئێتریک لۆ ئەوەی هرمۆنگە ئونگار دەتوانن چەند بێچویان هەبی لە ژیانیان ئوندرسیت لیڤ. ئەوجە پاشان ڕاکنە ئوت ئەوجا ژماردنەکەی بکە دەکات چەند بێچوو. بێگومان زۆر ئالۆزە ئەو پرسیارەی چاکەم ئەگەرە من نێم لێرە زانیاریەکان نەخینمەوە، کاتە پێویستە ئەو زانیاریانەی لێرە هەیە ئەمن بیانخینمەوە کە بزانم لێرە دامنایە لێرە. ئەو زانیاریە چ نووسرایە؟ نووسرایە ئەسپی دەریا لە بەستەڵەکی دەریایی دەژی لە نورد پول جەمسەری باکوور. تەمەنی دەگاتە چەند؟ دەبیتە 40 ساڵ. 40 ساڵ دەژی. کاتە ئەمن ئەو زانیاریان پێویستە هەتا پرسیاری ژمارە دا چا بکەم کوچا دەکەم گەر بگەڕێمەوە ئێستا ئەو هەچای دەکەم پرسیاریدا دەینم گوتمان تەمەنی دەگاتە 40 ساڵ تەنووسم 40 کە تەمەنی 4 ساڵە دەتوانی بێچووی هەوی کات ئەو 4 ساڵی لێ دەردەکەم. پاشان هەر 3 ساڵ جارەک واتە 10 بەشی 3 دەکەم. وەڵامەکەم لۆ دەردەچی کە ناوی لێ دەنێم ئێکس. ئەوجا ئێستا بزانین ئێکسەکەی چاکەی. چلەکەی دەینم چاری لێ دەردەکەم یەکسان دەبی بە چەند؟ بە 36. ئەوجە 36 دابەشی 3 دەکەم یەکسانە بە 12 کاتە 12 دانە بێچووی دەبی لە تەمەن هەتا 40 ساڵی. پاش 40 ساڵی ئیدی ژیانیشی نامینێ کاتە دەتوانی 12 دانەی هەوی. ئەو تەواو بوو پرسیاری دا. پرسیاری 11 ئەسپی دەریایی دەتوانی بچیتە دویکەی بکە بچیتە بن ئاوێ ئێفترمات فلێرە دوینگن ئیسترێک واتە دەچیتە بن ئاوێ هەتا چەند شەو ڕۆژێک دەستە بن ئاوێ لە دوویەک بێ ئەوەی بسێتەوە بێ ئەوەی ڤیلەی بکە. هیمۆنگا دویکنینگار kan den göra som mest per dygn. ئایا چەند جار دەتوانی بچیتە ژێر ئاوێ؟ Utgå från att valrossen stannar under ytan så länge den kan och att den hämtar andan 1 minut mellan varje dygn. دەتوانی بچیتە ژێر ئاوێ لەوێ بمینێتەوە بۆ ماوەیەک پاشان دێتەوە دەرێ هەتا ئەوەی هەناسەی بداتەوە تەنیا 1 خولەک دێتە دەرێ. کاتە ئەمن دەبێت دیسان بچم زانیاری دیکە بینم هەتا بتوانم ئەو پرسیارەی چاکەم. زانیارەکەیت کە لە چێ هەیە لێرە نووسرایە دەتوانی 5 خولەک لە ژێر ئاوێبی. 5 خولەک 1 خولەکیش دێتە دەرێ کاتە تو ئەوها بیر دەکەیەوە
هەرچەندە هەست دەکەم ئەو پرسیارانە زۆر ئاسان نینە و هیچ پێویستیش ناکە بەو پرسیارانە ماندی بن، چونکە ئەوانە زیاتر لە ئەو کەسانەیە بیانەوێ نمرەی زۆر باش بینن. کەواتە ئەگەر تو پرسیارەکانی دیت چاکرد لەوانە گەڕێ، ئەوانە هیچ پێویست ناکات. پرسیارە ئاسانەکان هەمویان چاکە، ئەوانە بهێڵەوە باشترە. ماندیبوونە و تەنیا لۆ نمرەی زۆر بەرزە. ئێستا ئەمن چ دەکەم دەنووسم 5 خولەک لە ژێر ئاوەیە، 1 خولەکیش دێتە دەرێ. دەکات چەند؟ کەواتە هەر جارەی بچیتە ژێر ئاوێ کە دەستە ژێر ئاوێ 5 خولەکی پێدەچی، پاشان کە دێتەوە سەر ئاوەکە 1 خولەک، دیسان دەستەوە ژێر ئاوێ 5 خولەک دێتەوە سەرێ 1 خولەک، ئەوها هەر لۆ هەناسەدانەوەکەی، کەواتە دەکات 6 خولەک 6 مینوتر. ئەدی لە یەک کاژێری چەند جار دەتوانی وە بکە؟ کاژێرەك 6 خولەکە دابەشی 6 دەکەین 10 جار، واتە لە یەک کاژێری 10 جار تیە گۆنگەر دەستە خوارێ و دێتە سەرێ، دەستە خوارێ و دێتە سەرێ. ئەوجا دوینگن لێرە مانای چیە؟ دوینگن واتە شەو ڕۆژەک. دوینگن هەمیشە دەکا 24 کاژێر 24. کەواتە ئەمن دەینم ئەگەر لە یەک کاژێر 10 جار بستە سەرێ و بستە خوارێ، ئەدی لە 24 دەینم لێکی دەم لەگەڵدا یەکسانە بە 240 جار لە شەو ڕۆژەکی ئەو ئەسپی دەریایە دەستە ژێر ئاوێ و دێتەوە دەرێ، دەستە ژێر ئاوێ و دێتەوە دەرێ. 5 خولەک لە ژێر ئاوەیە، 1 خولەک لە دەرەیە، هەر هەتا هەناسەی وەرگری. دیسان 5 خولەک دەستەوە ژێر ئاوێ دەگەڕێ لە دوای خواردن، دیسان 1 خولەک دێتە دەرێ. بەڵام وەکو گوتم ئەو پرسیارانە هیچ پێویست ناکا بزانی، ئەوە زیاتر لە ئەو کەسانەیە کە دەیانەوێ نمرەی باش بینن. Ha det är så bra.